بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دۆخی کورد دەکەین لە سەردەمی خولی دومی سەرۆکایەتی دۆناڵد ترامپدا باز لەو دەکەین ئایا دۆخی کورد لە عێراق چی بەسەردێ و ئایا سیاسەتی ئەمریکا لە عێراق گۆڕانکاری بەسەردێ لە سەردەمی خۆناغی دووەمی یاخود خولی دووەمی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ هەروە پێویست بە ڕۆژاوای کوردستانیش ئایا هێزەکانی ئەمریکا لەوێ دەکشێنەوە ئایا هاوڕێتی ئەردۆغان و ترامپ وا دەکە کە ئیدارەی ڕۆژاوی کوردستان ڕوبەڕووی مەترسی بێتەوە هەروە سەبارەت بە دۆخی خۆرهەڵاتی ناوەڕاستیش چاوەڕێ دەکرێت سیاسەتی ئەمریکا لە خۆناغی داهاتوودا چ گۆڕانکاریەکی بەسەر بێت ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا بوبەکر عەلی سیاسەتمەدار قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین بەر لەوەی کە بینە سەر دۆخی کورد ئەگەر پرسیارێکی گشتی بکەین سەبارەت بە گەڕانەوەی ترامپ دوای 4 ساڵ بەڕێزت هۆکارەکەی بۆچی دەگرێن کە جارێکی توانی بگەڕێتەوە گرنگترین ئەو هۆکارانی کە ڕۆڵیان بینی کە دۆناڵد ترامپ بگرێتەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو لە تۆ کاک حاکم لە بینەرانی پەیام تیڤی. دیارە هۆکاری سەرکەوتنی ترامپ کە لە پێشەوە پرسیارە لێکرد لە گەیمی پێشووترە بە شێوەیەکی گشتی ئەگەڕێتەوە بۆ 4 هۆکار. یەکەمیان ئەو ململانەی هەیە لە ناو کۆمەڵگای ئەمریکیە لەسەرەوەی کە پیاوی سپی ئەمریکی خەریکە دەسەڵات لەدەست دەدا بە جۆرە هەندێ توێژینەوە و یعنی دیدی زانستی لە ماوەی ساڵانی داهاتوە گەر سپی پێستەکان وریا خۆیان نەبن ئەکەن ئەبن بە کەمینە لە کۆمەڵگایە. دووەمیان لەبەرەوەی لەبەر سیاسەتی کۆمەڵایەتی و خێزانی کۆماریەکان کە سیاسەتێکی دژی جەندەریان هەیە و هەوڵ بۆ جێڕانەوەی بەهادەن بۆ خێزان و دژی هەموو ئەو سیاسەتانن کە پێشووتر پارتی دیموکرات لەبارەی ئازادی گۆڕینی ڕەگەز و یعنی بێبەهاکردنی بەها خێزانیەکان ئەوە نەکردویانە. مەسلەیەکی گەورەتر پەیوەندی بە بەها ئابوووریەکانەوە هەیە، ڕەنگە یا بڵین مەسەلە ئابوووریەکانەوە کەەوە هۆکاری یەکەم بێ کاویش سیاسەتە ئابوووریەکانی ئیدارەی پێشووی ئەمریکا بۆ هۆی ئەوەی کە خەڵکانێکی زۆر ناڕازی بن لە سیاسەتی پارتی دیموکرات بە جۆرەکە لە 125 ئەوانەی دەنگیان داوە بە دۆناڵد ترامپ و جمهوریەکان پێیان وا بووە کە لە ماوەی حکومڕانی 4 ساڵی بایدن و دیموکراتەکان باری گوزەرانیان خراپتر بووە. خاڵی چوارەمیش بەگشتی لاوازی بایدن وەک سەرۆکێک و ئیداری دیموکراتەکان بوون کە لە 4 ساڵی ڕابردوو بەیەکە لە سەرۆکە لاوازەکانی ئەمریکا دەست نیشان کرا. بەڵێ وەکو دەنگدانەوە شەیە گەر چاکێکان سوپاسدانەکەم. بەڵێ بەسەر چاو چاکێکین مامۆستا ئاوکارانمان گەرە و دەنگدانەوێت چاک بکەن. مامۆستا سەبارەت بە ئەم هۆکارانەی باست کرد دەینە سەر سیاسەتی ئەمریکا لە عێراق و لە سووریا و لە ناوچەکە بەس وەکو کەسایەتی ترامپ خوێنەوە بۆ چیە هەر ترامپەکەی جاران یاخود گۆڕانکاری بەسەردات و ئایا گیان چاوەڕێی ئاشتی بێ چکە بڕیاری داوە کۆتایی بەجەنگ بێنی یاخود چاوەڕێی سێرێشەی زیاتر بین؟ بێگومان یەکەم جار کاتی خۆی ترامپ خەڵک نەیەناسی، لانی کەم وەکو سیاسیەک نەیەناسی و ئازموونی سیاسیشی نەبوو، ئەگەرچی لە هەشتاکانەوە ئەندامی پارتی کۆماری بووە و ماوەیەک بوو بە دیموکرات و دوایی گەڕاوەتەوە بۆ پارتی کۆماری. ئێستا خاوەنی 4 ساڵ ئەزموونی ڕابردووی سیاسیە، بەڵام ڕەنگە جەوهەری ترامپ وەکو ترامپ نەگۆڕابێ. ترامپ ئیگۆیەکی بەرزی هەیە، ترامپ وەکو ئەوانەی کە لێکۆڵینەوە لە کەسێتیان کردووە وەلا بۆ کەسی خۆی بۆ شخصی خۆی لە پێش لێهاتن و هەر شتێکی ترەوەیە، زۆر پشتە بەستێ بە پەیوەندی شخصیەکانی لەگەڵ سەرۆکەکان و خەڵکانی ترە، ئەوەندەی خۆی خولگەی سیاسەتکردنە بێ، ئەوەندە دامەزراوەکان خولگەی سیاسەتکردن نابێ. دیدێکی ئابوووریانەی هەیە بۆ مەسەلەی سیاسەت و دروشمی ئەمریکا لە پێش هەموو شتێکەوە ئەو دروشمەیە کە هەڵی بڕیوە. نوێنەراتی جۆرە لە ناسیۆنالیزمی پۆپۆلیزم و عەوامگراییەکە لە ئەمریکایە دژی کۆچبەرەکانە، بە تایبەتی کۆچبەرە نایاساییەکان، یعنی لەگەڵ هیچ هاوپەیمانێتیەکان نییە ئەگەر بێت ئەمریکەکان بارگرانی ئابووری دروستکە بۆ ئەمریکایە، بۆیە هەتا ناتۆژ وەکو کۆمپانیایەکی ئابووری سەیرەکە لەگەڵ هەڵگیرسانی شەڕەکانان نیە، لەگەڵ دامرکاندنەوەی شەڕەکانە بە تایبەتی ئەو شەڕانەی کە ئەمریکا تێی گلاوە و پارەی تیا سەرفەکە.
بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە بە تەواوەتی مەسلەی بەکارهێنانی هێز ڕەتەکاتەوە ڕەنگە لە شوێنێ پێویست بێ گورزی سەربازی بوەشێنێ و ڕەنگە گەر دەستدرێژی بکرێتە سەر سەرباز ئەمریکەکان یا دامەزراوە ئەرینگەکان کاردانەوەی زۆر و چەند قات لە ئیدارەی پێشوو بەهێزتر بێ بەڵام ناچێتە جەنگی درێژخایەن و کاتنادیاریکراوی وەکو ئەو جەنگانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئۆکرانی ئەوانە هەن بۆ ئەو جەنگانە سنوور بۆ دانێەوە کۆتاییان پێبێنێ بە جۆرە کە بەرژەوەندی ئابووری و ئاسایشی ئەمریکای تایە لە بە شێوەیەکی گشتی لەسەر حسابی لایەنە لاوازەکانی شەڕەکە کۆتایی پێدێنێ لە ئۆکرانیا ئەگەر جەنگ کۆتایی پێبێنە لەسەر حسابی لە دەستدانی بەشێ لە سەر و زەویەکانی ئۆکرانیا و ڕازیکردنی لە ڕاستیا ترەمپ کۆتایی پێدێنێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێوێ ئیسرائیل سەرکەوێ و سەرکەوتنێکی ڕەها بەدەست بێنێ لەبەرەوە ئەم دوو مانگە کاتێکی زێڕینە بەدەست سەرۆکوەزیرانی ئیسرائیلەوە بە شێوەیەکی گشتی ئێوێ کە جەنگ کۆتایی پێبێنە بەڵام لە هەمان کاتە وەکوتم لە قازانجی بێبەشەکان نا بەڵکو لە قازانجی بەهێز و سەرکەوتوەکان جۆری و میکانیزمی کۆتایی پێێنانەکەش لە شوێنە جیاوازەکان جیاوازە و هەمووی ئەوەش ناکاتە ئەوەی لە کاتی پێویستە گورزی سەربازی بەهێز بەکارنێنێ دژ بەو دژمنانەی کە بە پێویستە زانە. بەڵێ ئەوەی کە بەرز باست کرد کە دۆناڵد ترامپ لە 21 2025 دەست بەکاردەوێ وایە ئەو دوو مانگە هیچ بڵێن ئەوەی کە پێوەستە بەتابەتی بە جەنگی غەزە مەجای بڵێن دەرفەتی فراوانبوونی هەیە یاخوتە لەو سنوورداریە دەمێنێتەوە چکە ئێستا باسی تێوگلانی بڵێن عێراقیش دەکرێت گروپە چەکدارەکان ئیسرائیل هێرشیان کاتە سەر ئێمە گەر بگەڕێنەوە بۆ یعنی کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکەی دۆناڵد ترامپ چەند لێدوانێکی هەیە دەربارەی ناوچەکە یەکێ لە لێدوانەکانەوە بوو کە سەرزەویەکانی ئیسرائیل بەرتەسکە و ئابێ فراوان بکرێ لەسەر حسابی چێ فراوانەکرێ بە پلە یەکەم لەسەر حسابی فەلەستینەکان فراوانەکرێ ئەم قسەیە مانای لەباربردنی ئەگەری دوو دەوڵەتیە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و چارەسەرکردنی کێشەی فەلەستینە ئەم قسە مانای ئەوەیە کە کەناری خۆرئاوا لە بەردەم مەترسێکی ڕاستەقینایە بۆی بە شێوەیەکی فەرمی یعنی ببێ بە بەشە لە ئیسرائیل هەروەکو چۆن لە کاتی حکمڕانی یەکەم جاری یعنی پێشووتری ترامپ جۆلان ڕازی بوو جۆلان بە فەرمی ببێ بە بەشە لە قەڵەمڕەوی خاکی ئیسرائیل و سەفارەتی ئەمریکای لە تەل ئەبیبەوە گواستەوە بۆ قودس ئەمە مانای ئەوەیە کە عەرەبەکانی تری هیچ گرە و لەسەرەوە نەکەن تەنانەت عەرەبستانی سەعودیش ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل نەبەستنەوە لە ڕاستیە بە مەسەلەی دوو دەوڵەتیەوە لە فەلەستینە لە شوێنێکترەوە مانای ئەوە هەیە کە ڕۆژگارێکی سەختتر چاوەڕێی گروپە ئیسلامیەکانی ناوچەکەکە لێدوانێکی تری دۆناڵد ترامپ لە ئەوە بوو کە لەگەڵەوەیە بوو کە ئیسرائیل هێز بەرامبەر کورە ئەتۆمیەکانی ئێران بەکاربێنێ و ئیسرائیل مافی ئەوەی هەیە کە پەلاماری حیزبوڵڵادا و لوبناندا و سەرکەوتنێکی ڕایان بەسرا بەدەست بێنێ ئەمە ژەواگەێنە کە ڕەنگە ئەم دوو مانگێکی خوێناوی بێن لەبەرەوەی مادام ترەمپ باسی کۆتایی هێنان بە شەڕەکە ئەبێ زەمینەیە سازکرێ بۆ کۆتایی هێنانە کە لە ڕاستیە سەرکەوتنێکی گەورەی ئیسرائیلی بەدواوە بێ دیارە ئامانجە چەند سەرەکەوێت چەند سەر ناکەوێ بەرەی بەرەنگاری ناوچەکە چەنەتوانێت ئەم ئامانجە شکست پێبێنێ ئەمان مەسلەیەکی ترە بەڵام لە ڕاستیە لەم دوو مانگەیە چاوەڕێ ئەوە ناکرێ مەسلەکە کۆتایی پێبێت تەنانەت بەرامبەر پرۆژەی ناوکی ئێرانیش ئەتۆمی ئێرانیش ئەو کاتی خۆی کە لە ڕێکەوتنامەکە کشاوەتەوە پێی وابوو ئەو ڕێکەوتنامەی ئۆباما لەگەڵ ئێرانی میمزای کردووە لە قازانجی ئێرانە لە قازانجی ئەمریکا و ئیسرائیل نیە ئەمریکەکانیش بەردەوام هانی ترامپیانەدا بۆی لە ڕێکەوتنامەکە بکشێتەوە وەکشان دوێتیەوە و لە دوای هەڵبژاردننی لێدوانێکی هەیە دەربارەی کۆماری ئیسلامی ئێران کاڵێ ئێمە نامانەوێت ئێران کاولکەین بەڵام نابێ ئێران ببێتە خاوەنی چەکی ناوکی چۆنا ئێران نابێتە چەکی خاوەنی چەکی ناوکی بەوەی ئەو بەرنامە ئەتۆمی ئێستا کە ئەتوانێت لە ڕووی تەکنەلۆژی و زانستیەوە ئەو ئامانجە بەدیبێنە نەیهێڵێ چۆنا ئەمە ناهێڵێ لە دوور ڕێگایە ئەگەر بە ئاشتی بێ لە ڕێگای ئەوەی ڕێکەوتنامەیەکی نوێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئیمزا کرێ کۆماری ئیسلامی ئێران من بەو داوایە بە کە ڕێکەوتنامەکە بەو جۆرە بێ وەڵامی خواستەکانی کۆماری
ئەمریکا و ئیسرائیل باتەوە خۆ ئەگەرنا ئەبێ ئەگەری گورژی وەشاندن لە کوورە ئەتۆمیەکانی ئێران دانین مەگەر بە سازشێکی گەورە و دەسەڵگرتن لە هەندێک گروپی ناوچەکە بەڵام لە هەمان کاتە ترامپ ئەوەی دووپات کردوتەوە کە ئەو ئێوێ شەڕەکان کۆتایی پێبێنێ و هەندێک نینۆکی کۆماری ئیسلامی ئێرانیشکە بەڵام کەڵکەڵەی گۆڕینی سیستمی لە ئێرانی وە سیستمەکانی تری لە ناوچەکەیە لە بیرانیە بەڵام مەکرێ ئەو سیاسەتانی ئەو هەوڵی بۆدا ببێتە هۆی گۆڕان لە هەندێک سیستمنا ناوچەکەیە یاخود نەبێ وەکوتمان بە جۆرە ئەو ئاستە لە بەرەنگاری بۆ سیاسەتەکانی ئەمریکا و ترەمپ و ئیسرائیل کە ئەکرێت لە داهاتوان نیشان بدرێ. مامۆستا پێویست بە عێراق ئەگەری تێوەگرانی عێراقێ لەو جەنگی ئەوەی غەزە چکێسە بڵێن ئەوەی کە مقاومەی عێراق یا بڵێن مقاومەی ئیسلامی لە عێراق ڕۆژانە بەردومانی هەیە گروپە چەکدارەکان لە ڕێگەی درۆنەوە لەو دوو مانگە ئەگەرێک لە ناوخۆ عێراقیش بڵێم جەنگە بگاتە عێراقیش خودی چاودێرە ئەمنی و استراتیژیەکانی عێراق ئەڵێن ئەگەرێکی زۆر هەیە کە عێراقیش لە داهاتوە بە ئامانج بژیرێ لە سۆنگەی ئەوەوە کە عێراقێکێکە لەو شوێنانەی کە تیایدا ئیسرائیل بە ئامانجەگیرێ. عێراقی نافەرمی عێراقی گروپە چەکدارەکان ئەوانەی بەشێکن لە بەرەی بەرەنگاری ئیسلامی و یعنی ڕیزبەندن لە ڕیزی کۆماری ئیسلامی ئێرانە یعنی بەنیم چەند ڕۆژانە لە عێراقەوە هێرشەکەنە سەر ئیسرائیل ئەوەی نەیهێشتوە تاکوێستا عێراق بکرێ بە ئامانج یعنی ئەمریکا بووە ئێستا لە ئەمریکاش گۆڕانکاریەک ڕوویداوە ئەو پەڕی ئەمریکا بتوانێت کە تکا بکاکە ناوەندە ئابوووریە گرنگە ژیاریەکانی عێراق نەبێتە ئەمانجی ئیسرائیل بەڵام لە ڕاستی ئەوەش بە تەواوەتی مسۆگەر نییە بۆیە بە جۆرەی چاودێرە عێراقیەکان مادام لە عێراقەوە هێرشەکرێتە سەر ئیسرائیل و بەکردەوە عێراق بەشێکە لە بەرەکانی شار ئێستا بەرەی پشتیوانی لوبنانە و فەلەستینە بۆیە بێ ئەگەری ئەوە بەجددی دابنین کە لە داهاتوە عێراقیش و سەرکردە عێراقیەکانیشی بەشێ لە گروپەکان ببن بە ئامانجی ئەو شەڕە مادام شەڕەکە لە ئارایە هەبێ و مادام بەرەکان پێناسەکراو بن و مادام ئەم گروپانە لە ڕێزی بەرەی دژایەتی ئیسرائیل و هاوپەیمانەکانی بن بۆیە ئەو ئەگەرە کراوەیە کە وەک سەرکردە وەک بارەگا وەک چالاکی وەک بەرژەوەندیەکانش بکرێنە ئامانجی هێزەکانی ئیسرائیل. بەڵێ مامۆستا بینە سەرکورد لە قۆناغی دوای بڵین خولی دومی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ ئەگەر دابەشکاری بکەن دۆخی کورد چۆن دەبینەوە بە گشتیش وەکو ئەوانەی دیکە زانیاری هەیە لە سەر کورد چکە پێشتر کۆمەڵی قسەی دەکرد کوردەکان لە خوری پێشووی شەڕکەری باشن باسەوەی کرد لە جەنگی دومی جیهانی یارمەتیان نەداون و ئەتا جۆن بۆڵتن لە کتێبەکەی باسێکە کە وتویەتی حەز بە چارەی کورد ناکە دۆناڵد ترامپ زانیاری هەیە و ئەگەر دابەشی کەین تێڕوانێکی جیاوازی هەیە بۆ کوردجا لە عێراق بێ لە ئێران بێ لە سووریا بێ لە تورکیا بێ ئێمە پێشتریش وتمان و ڕەنگە تۆزێ ئیزافەشی بخێنە سەر کە جارێ زووە بە تەواوەتی حکومبەی بەسەر سیاسەتەکانی دۆناڵد ترامپی نوێیە ئەبێ چاوەڕێکێم بزانین هیچ گۆڕانکاریەک لانی کەم لە ناسینی ئەو گۆڕەپانانەی کە ململانی تایە لە ڕۆژانی داهاتووشان لەگەڵ بایدن دانیشێ بایدن قسەی لەگەڵاکە لەگەڵ سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئاسیا لە ئەوروپا و هێشتا تیمی ئیداریەکەی پێک نەهێناوە چێبێ بە ڕاوێژکاری ئاسایشینەتەوەی ئەمریکا چێبێ بە وەزیری بەرگری و بە وەزیری دەرەوە و یعنی تیمی ڕاوشکارەکانی چێبن ئەوانە تا چەند کوردە ناسن تا چەند ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناسن ئەوانە هەموو کاریگەرن بەڵام خودی خۆی وەکوتمان شخصێتێکی کاریزمیە شخصێتێکی کاریگەرە لە دروستکردنی سیاسەت لە ئەمریکایە خۆمانەزانین لە ئێستاوە کە سەرۆکی تورکیا دووجار پەیوەندی پێوە کردووە و ڕازیە لە پەیوەندیەکانی بەڵام هێشتا زووە کە ئێمە بە تەواوەتی بزانین سیاسەتی نوێی ئەمریکا چییە لە بیرمان نەچێ کە مەسەلەی کورد هێشتا مەسەلەیەکی سربەخۆ نییە لەلایەن ئەمریکا و خۆرئاواوە مەسەلەی کوردانی پیانەندراوە وەک مەسەلەیەکی سربەخۆ بەڵکو کورد وەکو هێزێکەیە جاری وایە وەکو دیفاکتۆ مامەڵی لەگەڵاکرێ لە چوارچەوەی بارودۆخی ئەو وڵاتانی کوردی بەسەرا دابەشکراوە و لە دوایشە لە چوارچەوەی ئەو نەخشەیە کە بە خۆرەڵاتی ناوەڕاست دەچێشرێ گۆڕانێک لە ناوچەکە ڕوویداوە لە دوای ئەم 4 ساڵی کە دیموکراتەکان لەسەر حکوم بوون و ترامپ جڵەوی دەسەڵاتی بەدەست نەبوو ئەویش ئەم شەڕەیە لە غەزە ڕوویداوە ئەم شەڕە لە غەزە ڕوویداوە هەندێک دەستکارەی هاوکێشەکانی کردووە
جارێکتر مەسەلەی عێراق و ئێران و سووریا و ئەمانەی هێناوەتەوە ناو هەڵکێشەکە بە پلەی یەکەم کاریگەری سیاسەتەکانی ترەمپ لەسەر ڕۆژاوای کوردستانە بێ بەڵام باشووریش لەو سیاسەتانە بە دوور نابێ ئەگەر بێت و توانی ئۆردوگان توانی قەنەعەت بە ترەمپ بکە کە جارێکتر فشار بخاتەوە سەر کوردەکان بە قازانجی سەرۆکی تورکیا و وڵاتی تورکیا دوێنێ سەرۆکی تورکیا وتی کە ئێمە ئۆپراسیۆنەکانی دەرەوەی سنووریان دەست پێەکەین و ئەو کە لە بەرانەی و ماومانە لە پشتێنی ئەمنی لە ناوچەکانی سنوورەکانی باشووری وڵاتەکەمانە دەست پێەکەینەوە بەڵام ئەمانە هەموو جارێ دروش بن هەموو خواستن و جاری وایە ترەمپ قساکە بەڵام جێبەجێی ناکە دواتر تیمەکەی لەگەڵیا دانیشن قەنەعەتی پێگۆڕن بۆیە مەرج نییە هەموو ئەو قسانەی ترەمپیکە کە بجێبەجێ بکرێ ئێستاش ئەوانەی ترەمپ ناستن یاخو لە نزیکەوە لەگەڵیا کاریان کردو ئێستا لەگەڵی کارەکەن لێدوانی پێچەوانیان هەیە بە تایبەتی دەربارەی واقعی سووریا لەو ناوچەیە بۆیە لە عێراقیشە تا ڕەدێ باز لەوە هەیە کە ترەمپ عێراق و ئێران لە چوارچێوەی یەک پاکێجی هاوبەشای بینێ ڕەنگە چاودێری دارایی ترەمپ لە سەردەمی ترەمپ بە هیبانکی ناوەندی ئەمریکا بەسەر دۆخی دارایی و دۆلار لە عێراقە بەرفراوانتر ببێ جموجۆڵە دیبلۆماسیەکانی عێراق تا ڕەدێ سنووردارتر ببێ ئەگەر بیەوێ هەندێک پەلپاوی لە هەندێک شوێنە ڕەنگە ترەمپ دژی بەهێزبوونی حەشتی شعبی بێ لە عێراقا یا هەتا دۆخێ بخڵقی لە عێراقا کە ئەو هێزانەی سەر بە و پێکاتە سەربازی عێراقن بە جۆرە لە جۆرەکان دۆخێکی تریانە بێ ئەمێنێتەوە سەرەوەی ئەم شەڕە چارەنووسی ئەگا بەکوێ و ئەمریکا چۆن بەشداریەکە لە کۆتایی پێهێنانی شەڕەکەیە ئایا بەکارهێنانی هێز لەلایەن خۆشیەوە بە شێوەیەکی زۆر بەهێز و لە ماوەیەکی دیاریکراوە خۆشی بەشداری کۆتایی پێهێنانی شەڕەکەکە و بە لێدانی بنکاتۆمیەکانی ئێران کۆتایی پێدێ یا بە جۆرێکی تر بۆیە بە قەنەعەتی منێشتا ئاسان نییە کە لە کاتێکە خودی ترەمپ خۆشی ئاسان نییە بڵی لە داهاتوە ئەوواکە لە داهاتوە ئەوە ناکە لەبەرەوەی سیاسەتەکانی سەقامگیر نین دامەزراوەیی نین تێگەشتنی بۆشتەکان گۆڕاکانی بەسەرادێ بەڵام لە هەموو حاڵەتێکە ڕەنگە لە ناوخۆی عێراقا بەو ئەندازە گۆڕانکاری بەسەر دۆخی کوردادێ کە گۆڕانکاری بەسەر دۆخی حکومڕانیا دێ لە بەغادا لە سەردەمی ترەمپە بەڵام دۆخی ئێستای هەرێمی کوردستان دۆخی خواستراوی ترەمپ نییە ترەمپ خەڵکی بەهێزیەوێ مامەڵە لەگەڵ بەهێزەکە گفتوگۆکە لە پێگەی بەهێزەوە بۆیە هەرێمی کوردستان ئێستا دابەشە لەدلەتە سیاسەتێکی یەکگرتوویتیانە حکوومەتێکی بەهێزی تیانە ڕاست هەڵبژاردنێکی تیا کراوە بەڵام لەناو خۆیان دابەشە بۆیە ئەگەر بمانەوێت لە سەردەمی ترەمپە لانی کەمی بەرژەوەندەکانمان پارێزراوە بێ یا لانی کەم جۆلێک ژیراو بین لە ڕاستیا بێ ئێمە وێنای هەرێمێکی بەهێز لە خۆمان نیشان دەین بە هەموو پێداویست و زەمینە سازیانەی کە هەرێمێکی بەهێز لە کوردستانایی خوازیێ ئەگەر نا دۆناڵد ترامپ زۆر مامەڵە لەگەڵ خەرکی لاوەکی ناکە یا ئەگەر مامەڵەشی لەگەڵ بکە بەهۆی تیمەکەوە نابێتە چەقی احتیمام پێدانی مەگەر لە سەرپێجی مێژوویی و لە سەرپێج گۆڕانکاریەکە کە و کووتمانەکرێ ڕۆژێ خەبەریشی بێتەوە یاخود تێگەیشتێکی بۆ دروست بێ بۆ ناوچانەکە بڕیارێکی بەپەلەیدا چەند لە زەریری کووردا ئەو بڕیارە دەرگای نوێژ بۆ کورد بکاتەوە کە ئێمە ناتوانین بە تەواوەتی ئەو ئایندە وێنا بکەین لە ئێستاوە. بەڵێ پێویست بە ڕۆژاوای کوردستان ئەوەی کە بەرەز دوو پەیوەندی تەلەفۆنیە بووەوە ئەردۆغانیش بە هاوڕێی خۆی ناوی بردووە ترامپ هیچ مەترسیەکێ لە سەرەوەی دارەیە یاخود ئێستا بڵێن کە وتوێژێ لەگەڵ حکوومەتی سووریا بەڵام وتوێژەکان بڵێن بە پچەپچی ماوە هەیە دیارە چارەنووسەکەی وەکو ئیدارەی ڕۆژاوای کوردستان چی بەسەردێت؟ خۆمان نزانین کە ئیدارەی هەر ڕۆژاوای کوردستانێ لە ڕاستیە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە لەبەرەوەی خۆمان نەزانینەوەی ئێستا لە چوارچێوەی ئەو ئیدارەیە ژین زیاد لە 5 ملیۆن کەسە و بەشێکی زۆر لە قەڵەمڕەوی خاکی عەرەبیش لە ژێردەستی ئەو ئیدارەیە کە لە 130 سەرجەم سەرزەمینەکانی سووریا ئەگرێتەوە و ئەمە لە چوارچێوەی ئەو هاوکێشەیە کە لە ناوچەکەیە هەیە تاکو دوێنێش ئەمریکەکان هێزی نوێیان بردووە چەکوچۆڵی نوێیان بردووە بۆ ئەوێ ئایا لە سەردەمی ترەمپە ئەمە چی لێ بەسەردێ بە قەنەعەتی من تەنها پەیوەندی لەگەڵ ئۆردوگانە ئەوە دیاری ناکە لەبەرەوەی کە ئایا مەلەفی سووریا بەرامبەر مەلەفی ئۆکرانیا ڕاگیرێ واتە ترەمپ بە قازانجی
پۆتین دەستێوەردانەکە بۆ کۆتایهێنانی جەنگ و لە بەرامبەرەوە سووریا ژەدا بە پۆتین یا نایدا بە پۆتین یاخۆ ئەبێ سازشێ بکات ڕووسەکان لە ئەوەیە ئێستا ئیسرائیل هەیە ئێوێ ئێران لاوازکە لە ناو سووریایە ترەمپ بەرامبەرە ماڵێکی پێ ئیسرائیلەکان پێداگرن نابێ میلیشیاکانی سەر بە ئێران لە سووریایە بمێنن و لە خاوەنی بڕیار بن خاوەنی پێگە بن لە نزیک سنوورەکانی ئەوێ ئەمە گرنگە کە چۆن مامەڵەی لەگەڵاکرێەوە هێزەکانی ئیسرائیل لە داهاتوە توانن چی بکەن لە ناو سووریەوە چ گۆڕانکاریە بکەن لەبەرەوەی ترەمپ بەتوانێت لەگەڵ پۆتینە مامەڵە بکە و پەیوەندی بگرێ و لە هەمان کاتە لەگەڵ ئۆردوگانی شاتوانێت پەیوەندی بگرێ و لەگەڵ عەرەبەکانی کەنداویشە کە ئێستا داوایان لە بەشار ئەسەد کردووە لە کۆماری ئیسلامی ئێران دوورکەوێتەوە و لە ئەوان نزیک بێتەوە و تا ڕادەیەک بەشار ئەسەد یعنی سیاسەتیشی گرتوۆتە پێش سیاسەتێکی مامناوەندی کە زۆر بە گەرمی نەچۆتە ناو ململانەی ئێستا دژی ئیسرائیل لە ناوچەکە هەیە ئایا عەرەبەکان چی داوە لە ئیسرائیل لە ئەمریکاکەن لە دۆسیەی سووریایە بەرامبەر ئاساییکردنەوەی زۆرتری پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیلە مەرجیژنی هاچی تورکیاوەتی دۆناڵد ترەمپ بە قسەی بکە جاری تر لە سەردەمی ترەمپ پاسزای زۆر قرس خرایە سەر تورکیا دۆناڵد ترەمپ قسە شکاندنی زۆر بە قرس وەرەگرێ ڕاستە گوێ لە سەرۆکەکانەگرێ و گوێ لە سەرۆکە بەهێزەکانەگرێ بەڵام لە هەمان کاتە سزای قورسی ژەدا بە گوێنەگرتن لە قسەکانی خۆی یا لە قسەی نوێنەرەکانی خۆی لە هەموو حاڵەتێکە ئەتوانین بڵێن هێشتا ڕوون نییە کە سیاسەتی نوێی ئەمریکا لە سووریایە چۆنە بێ لەبەرەوەی گۆڕاو هاتۆتە سەر ناوچەکە ئیسرائیل بووە بە کاراکتەر لە سیاسەتی ناو سووریایە و سیاسەتێکی ئیسرائیلی هەیە بۆ لاوازکردنی ئێران لە سووریایە تەنانەت دەرکردنیشی ئەگەر بۆیان بکرێ و وەکو وتمان رووسیاش لە شوێنەکە حەزرە ئایا جۆرە لە سازش و چارەسەر بۆ کۆی مەلەفی سووریاکرێ یا بەجیاسە مامەڵە لەگەڵ مەسلەی ڕۆژە ئاوا و ڕۆژهەڵات و باکووری سووریاکرێ ئەگەر مامەڵە لەگەڵ کۆی مەلەفی سووریا بکرێ بە یارمەتیدانی عەرەبەکان و ئەمریکا و ئیسرائیل و ڕووسەکان و ئەوانە ڕەنگە جۆرە لە ڕێکەوتن لە نێوان قەسەدە و ئەو ئیدارە زیاتی ئێستا و ئەوانە بێتەکایەوە واگەر بێت و ململانەکان تونتر بن لە ناوچەکەیە و ئیسرائیل داوا بکەم ناوە بمێنێتەوە ئەو ناوچە ڕەنگە ئەمریکیەکان گوێ لە داوای ئیسرائیلەکان بگرن کە وەکو پێویستێکی ئیدارەکردنی ململانێ لە ناوچەکەیە ئەو ناوچانە بمێننەوە بە جۆرە لە جۆرەکان لەبەرەوەی قەسەدە جۆرە لێ تێگەیشتنی لەگەڵ عەرەبەکانە هەیە و ڕەنگە ئیسرائیل مانەوەی ئەوان بە قازانجی خۆی ببینێ لێدوانی وەزیری دەرەوەی ئیسرائیلی شێ لەو بارەوە کە بەداخەوە ڕەنگە لە قازانجی کوردیش نەبێ کە باز لە بایەخی گرنگیدان بە کوردەکە و کورد گەلێکە لەم ناوچەیە ئێمە نابێت تەنها گرنگی بە ئاساییکردنەوەی پەیوەندی وڵاتە عەرەبیەکان بین بەڵکو ئەبێ گرنگی بە پەیوەندی لەگەڵ ئەو هێزان و ئەو نەتەوانەش بین کە دەوڵەتیان نییە کە کورد گەورەترین گەلی ناوچەکەی دەوڵەتی نییە کە دیارە ڕەنگە ئەمە ببێ بە پاساوێک بۆ تورکیا هێرشکە بەڵام دیارە گەرێ ئەمریکا چراوسەوزی بۆڵکە لە بەرەوەی لە سەردەمی ترەمپە ناتوانە ببێت چرای سەوزی ئەو پەلاماری ئەو ناوچەیە بە گشتی وەکووتمان گۆڕاو هاتۆتە ناوچەکەوە ناتوانین لە ئێستاوە بە تەواوەتی ئایندە بۆ جۆرەهەیە بخوێنینەوە تەناتوانین هەندێک ئاماژە بکەین بەوەی کە ئایا شتەکە لەسەر ئاستی کورد و تورکیا کۆتایی پێدێ یا لەسەر ئاستی کۆی سووریا کۆتایی پێدێ و ئەو جەنگەی ئێستا هەیە هەتا کوێڕوە و کاریگەریەکانی لەسەر سووریا چۆی بەجێهێڵێ چ کاریگەریەکە کاتە سەر هاوکێشە سیاسی و سەربازی و ئەمنیەکانی ئێستا چۆن دەستکاری نفوزی سیاسیەکە هەموو ئەوانە کاریگەرە بن بەسەر بیرکردنەوەی ئیدارەی داهاتووی ترەمپە و ڕێخستنەوەی مەلەفی کۆی سووریا و ڕەنگە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بۆ جۆرێکە لە مێشکی ترەمپ و ئیدارەکەی و وان هێز و دەوڵەتی ناوچەکەشە بینرێ. بەڵێ مامۆستا ئەم بڵێن سەرکەوتنی ترامپ وا دەکات پرۆسی ئاشتی کە لەو ماوەیە ئەردۆغان و تا دەوڵەت باخچەلی کە سەرۆکی بڵێن مەهاپە باسی لێوە دەکەن شکست بێنێ یاخود ئەو پرۆسە ئاشتیش هەر بەڕاستی بوو یاخود تەکتیکێکە بۆ پرسی دەستور یاخود پەیوەندی بۆ گۆڕین دەستور یاخود پەیوەندی بە ئاڵۆزیانی ناوچەکە هەیە لەگەڵ هاتنی ترامپ وا ناکا بوەستێت؟ هەندێک چاودێت پیان وایە کە هاتنی ترامپ مژدەبەخش نییە بۆ درێژەدان بەو پرۆسەیە کە لە ڕاستیە تەنها نیاز دەرخستن بوو هەندێک قسەی سەرەتایی بوو و هیچ پەیوەندێکی فەرمی نەبوو و هیچ پرۆژەیەکی ڕسمی تاکو ئێستا لەو نێوەندەیە نییە بەڵام جارێک ترێڵێم ئەگەر پەرەسەندنی جەنگەکان
بە جۆرێ بێ کە تورکیا بێنێتە سەر هەڵ و مەترسی گەورەتر دروستکە ئەویان مەسلەیەکی ترە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕەنگە هاتنە سەرکاری ترامپ متمانەیەکی زۆرتر بە تورکەکان ببەخشێ و لەشکرکێشەکانن بۆ دەرەوەی سنوور زۆرترکان بەڵام ئەمەش 100% نییە ئەمەش تاقە ئەگەر نییە بەڵام بە گشتی چاودێرەکان تاکو ئێستا ڕایان وایە کە ترامپ هاندەر نییە بۆ سەرپێخستنی پرۆسەیەکی لەو جۆرە یاخو هاندانێک بە شێوەیە کە ئاسۆی نوێی لە بەردەما بکاتەوە. بەڵێ ئەو پرۆسەیە شتێکی ئێستا پێشتر باسی دەکرا بەڕێز پەیوەندی وای دەبینی کە پەیوەندی هەیە بە ئاڵۆزی ناوچەکە و ترسی تورکیا خۆ پەیوەندی هەیە بە هەمواری دەستور و خولی داهاتووی بڵێن سەرۆکایەتی کۆماری تورکیا لە ساڵی 2028 پێشتر قسەم لەسەر کردووە پێش هەموو شتێ پەیوەندی هەیە بۆ مەترسیەکە تورکیایکە ڕەنگە ئەوان زانیاری هەواڵگیری و مخابراتیان لەبێکەوە و جەنگە پەراستێنێ بە تایبەتی پێشەوەی کە دۆناڵد ترەمپ بێتە سەر حوکم یعنی هەتاکو باسی دروستکردنی دەوڵەتێک لە باشووری کوردستان و یعنی ڕۆژاوی کوردستان و بگاتە سەردەریای ناوەڕاست و هەندێک لە ئیسرائیلەکان دزیان کردووە بە پرۆژەیەکی لەم جۆرە بۆ تورکەکان دیارەکە ئیسرائیلەکان تاکو ئێستا یعنی وەکو کارت مامەڵە لەگەڵ مەسلەی کورداکەن هیچ دیدێکی جدیان نییە لە ڕوانگەی بەرژەوەندەکانی خۆیانەوە جارجار مەسلەکە زەقەکەنەوە بەڵام ڕەنگە تورکەکان ئەمەیان بە جددی وەرگرت بێ و تەنانەت شکستی کۆماری ئیسلامیێران و هاوپەیمانەکانی و ئەو هێزانی و ئەو بۆ شایانەی لە ئەو ناوچە دروستە بێ مەترسیان لەوە کرد بێ کە کورد بەشێک لەو ناوچانە پڕکاتەوە بۆ نمونە ئەگەر بۆ شایی لە سووریا دروست کرد بێ هەسەدە ڕۆڵێکی گەورەتر ببینێ ئەگەر حەشتی شەعبی لە عێراقا ڕۆڵی کەم بێتەوە کورد ڕۆڵێکی گەورەتر لێرە ببینێ و ئەمەش هەموو دۆخەکە هەندا کە کورد لە سەراستی خۆرەڵاتی ناوەڕاست مەترەح بێ و لە کوردستانی باکووریش چاوەڕوانەکان و متمانە بەخۆبوونەوەکان زۆرتر بێ ئەمە هۆکارێک هۆکاری دووەمیش ئەو ململانەیە لە نێوان هاوپەیمانی کۆمار کە لە ئەکەپە و مەهاپە پێکاتووە هەیە و لەگەڵ جەهاپە کە جەهاپە لە هەڵبژاردننی شارەوانەکانە خۆمەرزانی پێشەکەپەی داوەتەوە و ئێستا ئەمان ململانەیەکی سەخت هەیە هەردووکیان چاوی لە دەمپارتیە بۆ ئەوەی کە ململانەکە بەرنەوە ئەمە جارێکتر دواندنەوەی شەقامی کوردی بۆ ئەوەی کە ئەو ململانەیە سوود دێوەرگرن ئەمە جگەلەوەی لە مەسلەی گۆڕینی دەستوریشە بە تاواتی هەردوو هێزەکە ناتوانن بە تاواتی دەستور بگۆڕن ئەو زۆرینیان یە کە دەستور داوایەکە بۆ گۆڕین و یا هەموارکردنی هەندێک لە مادەکانی دەستور بۆیە پێویستیان بە دەمپارتی و پشتیوانی ئەوانە ڕەنگا و سێ هۆکارە هۆکار بن ئەکرێ تەکتیکیش بێ یعنی بۆ پاساودان بێ بە هەندێک سیاسەتی سەرکوتانە سەرکوتگەرانە کە یا هەڵوێستی تند بەرامبەر هەتا لە ناوخۆی تورکایە یا لەسەر سنوورەکان بەرامبەر هێزە کوردیەکان بیگرنە پێش ئەوەش تۆ ناتوانانی بە دووری بگری لە خوێندنەوەکانە ئەگەر چی خوێندنەوەیەکی لاوازی بژە بەڵام لە هەموو حاڵەتێکە گرنگە هەر خودی باسکردنەکە گرنگە خودی ئەوەی کە کورد بۆتە بەشە لە ڕۆژەفی ململانەکان لە تورکایە و حکوومەتی تورکیا و هێزە سیاسیەکان ناتوانن بە تەواتی نکولی لەمە بکەن ناتوانن بە تەواتی فەرامۆشیکەن کاتێ سەرکوتیشەکەن هەر گرنگی دانا بۆ مەسلەیە کاتی باسی پرۆسی شتێکن هەر باز لەوەیە کا و مەسلە لەسەر مێزە لە ناو شەقامە لە ناو مێژووە ڕۆژەڤە وابێ چارەسەر بکرێ وابێ ئیدارە ململانەکان بکرێ و ناتوانێت وەکو جاران لە ڕاستیا فرامۆش بکرێت بە تایبەتی جارانی دوور ئەو جارانەی کە ئەو سەردەمانی کە نکولی لە کورد دەکرا خۆشبەختانە ئێستا ئەمە لە قۆناغی دوای نکولیکردن لە کوردین بەس ئێستا لە قۆناغی نکولی کوردی لە کوردایەتیان لە ناسیۆنالیزمی کوردیان لە کوردی سیاسیین من پێم وایە کە قۆناغێک دێ ئەو هەستیارێشکەمە بێتەوە و ناچارن دار بەوەیە بنن کە بەڵێ بزافەکەیە بزافی کوردیە بەڵێ داخوازیەکەی داخوازی کوردیە بەڵێ ناوچەیەکێ ناوی کوردستانە هەروەکو لە 2005 سەرۆک کۆماری ئێستای تورکیاوتی بۆ بترسین لە بەکارهێنانی ناوی کوردستان لە کاتێکە لە چوارچێوەی ئیمپراتۆریەتی عوسمانی بە شێوەیەکی زۆر ئاسان بەکارهاتووە وەلا گفتوگۆکانی پێشوا گەشتنە خاڵی زۆری جابی هەتا گەشتنە باسیەوەی کە ناوچەیەکە بێ ناوچەیەکی خود بەڕێوەبەر هەبێ گەشتناوی باسیەوە بکەن ئەم ناوچەیە چەند ویلایەت بێ کوردەکانی ئاوت 20 ویلایەت زۆرینە کووردە ئەوانەی ئاون 15 ویلایەت زۆرینە کووردە یعنی ناکرێ هەموو ئەم شتانە دیزە بە دەرخۆنە بکرێت دینامیکێتێکیش لە سیاسەتی ناوخۆی کوردی تورکیا هەیە ئەکرێ ئەمە وردە ڕۆژەفی مەسلەی کورد لە قۆناغی داهاتووە
بەرێتە پێشەوە پێش ماشە مەسلەی کوردستان و کورد لە تورکیا بێ قۆناق چارەسەر ناکرێت لە بەرەوەی ڕگوڕشێکی قۆڵ لە نکولی کردن و لە سەرکوت و یعنی لە فشار خستنە سەر ناسنامەی کوردی لە گۆڕیایە بۆیە قۆناغ بە قۆناغ کێشەکە چارەسەر بێ بەڵام ئەبێ هەر چارەسەر بێ و من پێم وانە تورکیا هەتا سەر بتوانێت بەرگری بکە لەوەی کە بە شێوەیەک دان بەم کێشەیە بنێ و چارەسەری بکە کە لایەنی کوردی ڕازیکە یا لایەنی کوردستانی ڕازیک. بەڵێ مامۆستا چەند خولەکێکمانمەوە بەس پرسیارێکی تر لەسەر تورکیا و بڵێن پەیوەست بە ئاشتی چاوەڕ دەکرێت ئەوە جەلان ئازاد بکرێ یاخود لە پەرلەمانی تورکیا بێت وتەی هەبێت؟ تەنها لەو کاتەیە کە ئیرادەیەکی جددی لە تورکیا هەبێ و ئۆجاران بتوانێت نوێنەرایەتێکی ڕاستەقینەی قەندیل و دەمپارتی و کۆمەڵگای مەدەنی کوردیش یا زۆرینەی کۆمەڵگای مەدەنی کوردیشکە تا ئیرادەیەکی ڕاستەقینە نەبێ و پرۆژەیەکی ڕاستەقینە بۆ ئاشتی نەبێ و خواستی ئەوە نەبێ کە لە چوارچێوەی پەرلەمان و چوارچێوەی قانون و دووبارە نووسینەوەی دەستورە یعنی جۆرێک لە چارەسەر لە چوارچێوەی قەڵەمڕەوی ئێستای سنوورەکانی تورکایە بۆ مەسەلەی کورد بدۆزرێتەوە بڕوان ناکەم جێگۆڕکە هەبێ خودی جێگۆڕکەکە نیاز پاکی نیشاندانە و جۆرە لە جددیت نیشاندانە لە ڕاستیە بۆ ئەوەی کە خواستێکەیە بۆ ئەوەی چەند هەنگاوێ لە ئەو پرۆسەی لە جاران لە پێشتر بوو لە ئارایە بوو لە پێشترەوە هەنگاو بۆ مەسەلەکەی بدرێت تاکو ئێستا هەست بە شتێکی وا ناکرێ هیوادارین لە داهاتوە هەست بەو شتە بکەین. بەڵێ پێویست بەس پرسی کورد لە ئێران یاخود مامەڵی ئەمریکا لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە بڵێن لێرەش بۆی ڕێکەوتنێکی عێراق و هەرێم و پارتی ویکێتی ڕوبەڕووی بڵێن فشاری تون بوونەوە هیچ چاوەڕێ دەکرێت لەو گۆڕانکاریەک ڕوودا لە سیاسەتی ئەمریکا؟ بڕوان ناکەم ینی لە پێشتر و کاتێ ترەمپ هەبووە ترەمپ هاتووە 4 ساڵ حکمی کردووە کۆمارەکان حکمیان کردووە هیچیان بڕیاری گۆڕینی سیستمیان لە ئێرانە نەبووە و هیچیشیان ئامادە نەبوون پشتیوانی لە ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵات بکەن بۆیە بڕوان ناکەم لە ئێستاشە هیچ سیاسەتێکی ئەمریکی هەبێ بۆ پشتیوانی لە کوردی ڕۆژهەڵات لەبەرەوەی ئەبێ ئەو کاتە بڕیارەکە بێ بۆ گۆڕینی ڕژێم لە تارانە و لە چوارچەوەی کۆکردنەوەی ئۆپۆزیسیۆنی ئێرانە و خەمڵاندنی وێناکردن بۆ جێگرەوەی کۆماری ئیسلامی ئێران و لە دەستدەرنەچوونی دۆخەکە و داڕشتنەوەی بارودۆخەکە و هێنانە سەرکاری سیستەمێ کە دۆزبێ لەگەڵ خۆیانە ئەو کاراکەن تاکە ئێستا هیچ شتێکی لەو جۆرە هەستی پێ ناکرێ لەبەرەوە پێم وانە سیاسەتێکی نوێ دەربارەی هێزەکانی ڕۆژهەڵات بگۆڕێ ئللا مەگەر لە عێراقا گۆڕانکاریە بێتەکایەوە پێگەی ئەوان لە ناوچەکەی بگۆڕێ بە تایبەتی لە هەرێمی کوردستانە گۆڕانکاری بەسەرا بێ ئەو فشارەی ئێستایان لانێکەمان دێ لەسەر سوک ببێ بۆیە گۆڕان لە بارودۆخی ئەوان گۆڕانیەوەی لە ناوخۆی ئێرانە یاخو یعنی لێدان و زەبرێکی کوشندە لەو چنگونۆکانەی کە ئێران هەیەی لە ناوچەکەیە لەوانەش لە عێراق و لە سووریا و لوبنان و هەموو ئەوانەیە کە ئێستا و شەڕە بەشێکی بەو ئامانجا کرێ بەڵام مەرج نییە بتوانێت و ئامانجە بەو شێوەیە بەدیبێنێ کە خەڵکێک چاوەڕوانێتی لەم لاولە. بەڵێ چوار خولەکمان مامۆستا پێویست بە هەرێمی کوردستان هیچ تایبەتمەندێک دەدرێت بە هەرێم لە چوارچێوی عێراق یاخود ئێستا بڵێن سیاسەتی ئەمریکاوە لە چوارچێوی عێراقدا لە چوارچێوی سووریا لە چوارچێوی وڵاتەکانی دیکە سەیری کوردەکە؟ هیچ تایبەتمەندێک بە هەرێمی کوردستان نادرێت ئیلا دۆخێک نەیە تەکایەوە کە ئەمریکان ناچار بن هێزەکانیان لە بەغا بکێشنەوە بۆ هەرێمی کوردستان یاخو گۆڕانکاریەکی دراماتیکی گەورە لە ناوچەکەیە ڕووبە کە نەخشەی جوگرافی ناوچەکە بگۆڕێ نەک تەنها هاوسەنگی هێز و ناوچەی نفوزی سیاسی وڵاتان لەم ناوچەیە بگۆڕێ ئەو پەڕی تایبەتمەندیەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان بمێنێتەوە نەڕوخێ بە بڕای من لەوە زیاتر بە تایبەتی ئەگەر دەوڵە حکوومەت لە عێراقا بتوانێت دۆستایەتیە ئەمریکا بکە و بە تەواوەتی تێوە نەگلێ لەو شەڕێ ئێستا لە ناوچەکەی هەیە هەست ناکەم شتێکی زەق بۆ هەرێمی کوردستان لە سەردەمی ترامپ هەبێ لە چوارچەوەی ئەو پێدراوانەی ئێستایە ئەگەر گۆڕانکاری دراماتیکی هاتە پێشەوە و کووتمان هاوکێشەکانی قڵب کردەوە ئەو کاتاکرێ قسەیەکی نوێ و تازەمان هەبێ بۆ ئەو گۆڕانکاریانە. بەڵێ پێویست بە دۆخی ناوخۆی هەرێم کە بەڕێزوت ئێستادا باسیەوەت کرد کە دابەش بوون هەیە تێبینی هەبوو لە سەر هەڵبژارنەکان بەزەوەی کە پێویستە بە پێکەنانی حکوومەت
پێرەچی بەم زوانە لەدایک بێ یاخود لەمپەری زۆری لە بەردەمدایە درێژە دەکێشێتە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە مانگی دەی ساڵی داهاتوو؟ ئەگەر لایەنەکان یەکێتی و پارتی کە ئێستا ئەو دوو لایەنەن چاوەڕێکرێ حکوومەت پێک بێنن دیارە تاکو ئێستانەوەی نوێش هەڵوێستی خۆی یەکلا نەکردوێتەوە کە ئۆپۆزیسیۆن یا بەشداری دەسەڵاتەکە ئەکرێ هێشتا ئەگەرێک بۆ دابنین کەنەوەی نوێژ یعنی بەتایبەتی کە بۆ یەکەم جار باز لەواکە کە بە هەندێ مەرج ئەکرێ بەشداری هەڵبژاردن بکەن من لە ڕووداوی ژوتم بۆ نمونە ئەکرێ یەکێتی نیشتیمانی کوردستانی و نەوەی نوێ لە چوارچەوەی تاکتیکێکە یەکێتی بڵێ ئێمە قبوڵمانە سەرۆگۆزیران لە نەوەی نوێ بێ با حکوومەت پێکێنن ئێوە وەرە لەگەڵ ئێمان ڕێکەون ئەگەر پارتی و یەکێتی پێداگر بن لەسەر ئەو مەرجانەی ئێستا هەیەە بە تایبەتی لەسەر دابەشکردنی پۆستەکان و بەرکەوتەی ئیداری دوای هەڵبژاردن ڕەنگە پێکەنانی حکوومەت دواکەوێ ئەگیناگەر پێداگر نەبێت لایەکیان سازشکا بۆ لایەکی تریان و زیاتر پێداگرن لەسەر بەرنمەیەکی حکومی لەسەر ڕێککەوتن لەسەر بەرنامی حکوومەت کە من لە شوێنی تریژوتومە تەنها حکوومەت پێکهێنان بۆم جارە هیچ نییە ئەبێ ئێمە لەسەر نەخشە ڕێگایە ڕێکەوین بۆی کۆتایی بە زۆنی سەود و زەرد و هێزی حەفتا و ئەمانە بێنین و دووبارە هەرێم بیناکەینەوە هەرێمێکی یەکگرتومانە بێ بە دەرلەوە پێکەنانی حکوومەت بە هەمان خەسڵەتەکانی جاران و هەمان دژبەیەکی ناوی و بە هەمان دابەشبوون هەرێمە هەیە ڕەنگە هیچ ئیزافەیەک نەخاتە سەر دۆخەکە نەخۆشیەکانی سیستەم بۆ جۆرەی پێشوو ڕەنگە بە خراپتریش بەردەوام بێت. بەڵێ ئەوەی کە لەنەوەی نوێ دەخوێنێت و حەز دەکەن ئەم جارە بەشدار بن چونکە پێشتر ڕەتکردنەوەیکی تاوەتی پارتی ویکێتیان هەبوو حەزیان هەیە بۆ بەشداری یعنی باسییان کردووە کە ئێمە ئەگەر بێت و سەرۆگۆزیرانمان پێبن دیارە مەرجێکی قورسە و جۆرە لە وەردەی وەرجێکی دەستە و سانکەرە تەعجیزیە بەڵام ئەکرێت لە چوارچێوەی گەمەیەکی سیاسی ناوخۆی هەرێماتیە شتێکی لەو جۆرەش ببینین لانیکەم بۆ ئیدارەدانی سیاسی یا بۆ حراجکردنی لایەک لە ئەم حاڵەتێکەکەنەوەی نوێ خۆیە بێ هەڵوێستی خۆی دەربڕێ لە بەرەنجامی کۆتایی ئەبێ بە ئۆپۆزیسیۆن یاخۆ لە حکوومەت ئامێنێتەوە لە هەردوو حاڵش لەبەردەم تاقیکردنەوەیەکی قورسا بێ بەشداری حکوومەت بکایە لە ئۆپۆزیسیۆنا بمێنێتەوە لە هەردوو حاڵەتەکە بە بڕای من بە ئەزمون وەرگرتن لە ئەزمونونەکانی پێشووتر نەوەی نوێ لە بەردەم تاقیکردنەوەیەکی نوێ و قورسابێ بۆ هەڵبژارنەکانی داهات. بەڵێ بە کورتی وا پێشبین دەکرێت درەنگ حکوومەتەکە پێک بێت؟ ناتوانێت وەکوتم جۆری ئیرادە و سازشکردن و پێداگیریەکان ئەگەرێکە کە حکوومەت دواکەوێ ئەگەر بێت و ئیرادەی پێکەنانی نەبێ. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا بوبەکر عەلی سیاسەتمەدار ماندوومان کردی سوپاسی ئامادەبوونی بەڕێز دەکەین سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.